خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە مێژووی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار دەکەین دیارە دیناری عێراقی لە مێژوو خۆیدا هەوراز و نشێوی زۆری بڕیوە بەهۆی ئەو قەیرانە سیاسی و ئابووری و ئەمیانەی کە ڕویان لە عێراق کردووە باز لە مێژووی یەکەم دیناری عێراقی تاوەکو ئێستا دەکەین بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کەمین جار دیارە مێژووی دیناری عێراقی یەکەم جار لە 1932 دەست پێ دەکات بەر لەوە بۆ ماوەی نزیکەی 400 لە عێراق لیرەی عوسمانی بەکارهێنراوە لیرەی عوسمانیەکان دواتر کە ئینگلیز لە دوای جەنگی جیهانی یەکەم عێراق داگیر دەکات ڕوپیەی هێندی بەکاردێت دوایەوەی کە عێراق لە 1920 بوو بە دەوڵەت لە 1930 ئەنجومەنی دراوی عێراقی پێکات کە لە سەردەمی مەلیک فەیسەڵی یەکەم لە 1932 بۆ یەکەمین جار دیناری عێراقی لە لەندەن چاپکرا یەکێک لەو کەسانی کە ئەندامی ئەنجومەنی دراوی عێراقی بوو ناوی جعفەر عەسکەری بوو کە واژۆکەشی لەسەر یەکەمین دینارە کە ئەو کاتە بڵێن واژۆی کردووە و ئەندامی ئەنجومەنی دراو بووە کوردیش بووە یەکەم کەس کە واژۆی لەسەر دیناری عێراقی بووە کورد بووە لە 1932 کە بۆ یەکەمین جار بەکارهاتووە یەکەمین جار دیارە دیناری عێراقی بۆ پێی کە ڕوپیەی هێندی بەکارهێنراوە پێش 1932 دیناری عێراقی بەستراوەتەوە بە ڕوپیەی هێندی چونکە لەو کاتەدا بڵێن بەریتانیەکان ڕوپیەکی زۆری هێندیان چاپ کردبوو وە نیمچە دوورگەی هێند لەژێر کۆنتڕۆڵی بەریتانیادا بۆ ئەو کاتە عێراقیش لەژێر ئینتیدابی بەریتانیادا بوو یەک دینار بەرامبەر بە 13 ڕوپیەی هێندی بووە بڵێن ئەمەش هەر ڕوپیەی هێندیە سەبارەت بە دۆلار لەو کاتە لە 1932 سەردەمی زێڕینی دیناری عێراقی بووە بەرامبەر بە دۆلار یەک دینار بەرامبەر بە 4 دۆلار و 86 سنت بووە ئەمەش قۆناغەکانە قۆناغی دیناری عێراقیە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی وەکو باسمان کرد لە 1932 سەردەمی زێڕینی دیناری عێراقی بووە یەک دینار بەرامبەر بووە بە 4 دۆلار و 86 سنت هەتا 1949 یەک دینار بەرامبەر 2 دۆلار و 8 سنت بووە بەرامبەر بە 2 دۆلار بووە لە 1970 یەک دیناری عێراقی بەرامبەر بووە بە 3 دۆلار و 38 سنت دیارە لێرە ژمارەکە هەڵگەڕاونەتەوە یەک دینار 3 دۆلار و 38 سنت بووە لە 1970 تا 1970 کە کاتی جەنگی عێراق بەرامبەر بە ئێران بۆ یەک دینار بەرامبەر بووە بە 3 دۆلار و 30 سنت لە 1995 دوایەوەی کە سەدام سەرکێشی کردووە کوێیتی داگیر کردووە جەنگی کەندا و ڕوویدا ئەمە سەرەتای دابەزینی دیناری عێراقی بوو لەو کاتە لە 1995 3000 دیناری عێراقی بەرامبەر بە 1 دۆلاری ئەمریکی بووە تا 2003 لە 2003 تەنانەت 1 دۆلاری ئەمریکی بەرامبەر بوو بە 400 دیناری عێراقی ئەو سەردەمی هاڕەی دیناری عێراقی بوو لەبەرەوەی کە گەمارۆی زۆر هەبوو لەسەر ڕژێمی بەعەس و تەنانەت ڕژێمی بەعەس دراوەکەی بە کوالیتیکی خراپ لە ناوخۆی عێراق لە چاپخانەکانی عێراق بڵێن چاپ دەکرد بەڵێ دراوی نوێی عێراقی دوایەوەی کە بڵێن سەدام ڕووخا لە دەسەڵاتی کاتی یاوپەیمانان کە لەلایەن پۆڵ بریمەر حاکمی بەدەنی ئەمریکاوە سەرپەرشتی دەکات لە 15 دەی 2003 تا 15 2004 دراوی نوێی عێراقی کە بە دراوی برێمەری بەناوبانگە لە چاپخانەکانی بەریتانیا بە کوالیتیکی باش چاپکرا قۆناغی دۆلاری ئەمریکیە لە دوای 2003 بەرامبەر بە دیناری عێراقی دیارە لە 2004 1 دۆلاری ئەمریکی لە دوای کەوتنی بەعەس بەرامبەر بوو بە 1500 دیناری عێراقی 100 دۆلار بەرامبەر 150,000 دیناری عێراقی بوو لە 2015 1 دۆلار 1166 دینار بووە 166 دیناری عێراقی بووە واتای 100 دۆلاری ئەمریکی بە 116,000 دیناری عێراقی بووە لە 2018 دینار شکانی زیاتر بە خۆی دەبینێ 1182 دینار بەرامبەر بووە بە 1 دۆلاری ئەمریکی واتە 118,000 دیناری عێراقی بەرامبەر 100 دۆلاری ئەمریکی بووە لە 2022 جارێکی کە شکانی دیناری عێراقی ڕوو دەدات 1 دۆلاری ئەمریکی بەرامبەر بووە بە 1460 دیناری عێراقی 100 دۆلار بەرامبەر 146,000 دینار بووە دیارەوە نرخی فەرمی بانکی مرکزی بووە بەڵێ لە 2023 بانکی مرکزی دەستکاری بەهای دیناری عێراقی کردەوە
بە شێوەیە کە لە 1460 هێنایە بۆ 1132 یاخود لە 1300 $100 بەرامبەر 132,000 دیناری عێراقیە. ئەمە نرخی فەرمی بانکی مرکزیە، هەرچەندە لە بازار نرخی نافەرمی جیاوازی هەیە. بەرزترین ئاستی دۆلار ئەو کاتێک کە بەرزترین دۆلار بەرامبەر دیناری عێراقی لە مانگی 11 $2300 بەرامبەر بووە بە 199,000 دیناری عێراقی. دیارەوە بەرزترین ئاست بۆ لە دوای کەوتنی بەعس. لە مانگی 2023 بە هەمان شێوە دۆلار بەرزبوونەوەی زیاتری بەخۆی بینی $100 بەرامبەر بوو بە 175,000 دیناری عێراقی. دیارە و کاریگەریانەی کە بەهای دینار کاتێک کە دەشکێ کاریگەری زۆری دروست کردووە، زیادبوونی هەژاری دروست کردووە لە عێراق و هەرێمی کوردستان، بێکاری ڕووی لە زیادبوون کردووە، گرانبوونی شتومەکەیە لە بازار و هەڵاوسان کە ئێستا لە کاتی بەرزبوونەوەی دۆلار بە شێوەیەکی خێرا نرخەکان بەرز بوونەوە، بەڵام سەرڕایوەستە نرخە فەرمیەکەی دەستکاری کراوە و بانکی ناوەندی ئامادەیە بە نرخی فەرمی دۆلار بدەتە بازرگانەکە، بەڵام تاکو ئێستا لە بازار گۆڕانکارێکی ئەوتۆ بۆ نزمبوونەوەی شتومەک ڕووی نەداوە. شڵەژانی بازار دروست دەبێت و کەوەی کە بازار سز بووە. بەڵام ئەمە قۆناغەکانی دیناری عێراقی بوو بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. بەخوای گەورەتان دەسپێرین، خواتان لەگەڵ.